بسم الله والحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. موسیانی بەڕێز سڵاوی خۆی گەورەتان لەبێت. دیارە لەبەرەوەی کە ناونیشانی کۆنفرانسەکەی ئێمە بریتیە لە دیدی دروست بۆ فەرموودە پێگە و کارپێکردنی، من ئەم ناونیشانەم هەڵبژاردووە بۆ توێژینەوەکەم کە باسی چۆنێتی کارکردن ئەکا بە فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. بەس ئەم ناونیشانی توێژینەوەکەی خۆم. دیارە بەڕێزان معلومی جەنابتانە کە لە مێژەوە ئەکرێ بڵێن سێ تێگەیشتن هەبوو، سێ جۆر تێگەیشتن، سێ جۆر خوێندنەوە هەبوو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. جۆرێکیان کە خەواریج و هەندێک لە گروپەکانی دوای ئەوان و هەندێک لە گروپەکانی ئەم سەردەمە تەمثیلی ئەکەن، بریتیە لە ڕەتکردنەوەیکی ڕاهای فەرموودەکان یا وەرگرتنی فەرموودەکان بە ئینتیقائی و میزاجی. جۆری دووهەمیان بریتیە لە پابندبوونی ڕواڵەتیانە بە هەموو فەرموودەیەکەوە بە مەرجی صحەتی سەنەدەکەی، کە ئەویش لە زیاتر لە سەدەی دووهەمی کۆچیەوە ئەو تەیارە دروست بووە و هەتا ئەمڕۆش هەر هەیە. وەک بەیانی ئاماژەی پێدرا، مەترسی ئەم دوو تەیارە هیچیان لەویدی کەمتر نییە بەڕێزان. هەردووکیان بە جۆرێک لە فەرموودە ئەدەن بە عەمدی یا بە غێر عەمدی، کە نەتیجەکەی ئەگاتە ئەوەی مسلمانان و غەیری مسلمانان فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەرچاو بکەوێت. جۆری سێهەم یا مەدرسەی سێهەم، بیرکردنەوەی سێهەم بۆ فەرموودە بریتیە لە ڕاوەکردنی فەرموودە لەبەر ڕۆشنایی مەبەستەکانی شەریعەت، تێگەیشتنی مەبەستەکانی شەریعەت. دیارە مەبەستی من زیاتر لێرەیە بریتیە لە تێگەیشتنی پێگە و مەقامەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم. معلومە لای بەڕێستان کە پێغەمبەر صلی الله عليه وسلم جگە لەوەی پێغەمبەر بووە، ڕەسوول بووە، مەقامی ئیفتائی هەبووە، فتوای هەبووە، فتوای داوە، کۆمەڵە مەقامی دیکەی هەبووە. هیچێک لەو مەقامانە بریتی بووە لە بەرپرسیاری سیاسی وڵات و هەروەها قاضی وڵات لە زمانی خۆیان یا قاضی مەدینە لە سەردەمی خۆیان ئەو بووە. بەرپرسی جەنگەکان خۆی بووە. زۆر پێگە و پلەپایەی دیکەی هەبووە. لە هەر یەک لەم پێگانەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆمەڵێ شتی فەرمووە یا کردووە یا ئیقراری کردووە کە ناکرێ ئەمانە هەمووی بە یەک چاوسەیر بکرێت. و بەڕاستی هەندێک لە زانایانی پێشوولەوانە ابن قوتەیبە لە کتێبی تأويل مختلف الحديث، ابن حزم ظاهري تنانت ابن حزم ظاهريش لكتاب الإحكام في أصول الأحكام دا أماجبها تصرفات ديني ودنيوي أداليك جاءكاته ورا نابت البكرت. وقاضي عياض وإمام غزالي، تنان إمام غزالي نصك صريح هيك قالت هندق لأهل حديث واتقيشتون خو شبهاندن بيغمبر صلى الله عليه وسلم لها مشتك ذاك أو كردبيتي يا وتبيتي سنته. بەڵام بەڕاستی ئەڵێ ئەوە بۆچوونێکی هەڵەیە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو شتێکی بۆ ئەوە نەکردووە کە خەڵکی شوێنی بکەوێ و وەکو ئەو دووبارەی بکاتەوە. و هەروەها ئیمامی قەرافی کە زانایەکی گەورەی مالیکیە بەڕاستی ئەو لەم بابەتە زۆر بە وردی دواوە. بەڕێزان، هەر شتێک پێشەوەی باسی کە ئەبێ ڕاستاندنی بۆ بکەیت، تەئسیلی بۆ بکەیت. تەئسیلی ئەم بیرۆکەیە هەر لە فەرموودەکانی پێغەمبەردا صلی الله عليه وسلم. پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی هەندێک جار هەندێک فەرمانی دەرکردووە، دواتر سەحابەکان پرسیاریان لێ کردووە ئایا بە صیفەتی ئامیر فەرمانەکەی بە ئێمە جێبەجێ بکەین یاخود نە. خودی ئەم پرسیارە ئەوە ئەگەیەنێ کە هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕەزای خوا لەوانیش بێ تێگەیشتون کە مەرج نییە هەموو فەرموودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە صیفەتی تەشریعی بێ. یەکێ لەو فەرمودانە لە صحیحی بوخاریدایە، پیاوێک بە ناوی مغیث کۆیلە بوو، هاوسەرەکەیشی هەر کۆیلە بوو، ناوی بەریرە بوو. دایکی ئیمانداران عائیشە ڕەزای خوای لەبێ بەریرەی ئازاد کرد، کە ئازادی کرد بەریرە ویستی لە هاوسەرەکەی جاب بێتەوە، چونکە کاتی خۆی بە ڕەزامەندی خۆی پێی نەدرا بوو، بۆیە بڕیاریدا مغیث بەجێ بێڵێت. لە صحیحی بوخاریە هاتووە دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ عەباسی مامیە لە بازار بینی مغیث بە دوای بەریرەیە ڕای ئەکرد، تکای لێ کرد کە بگەڕێتەوە بۆ لای بەجێی نەهێڵێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لەو ڕاجعتیه بە بەریرەی فەرموو خۆز یا بگەڕایتایەوە بۆ لای لە بڕیارەکەت پاشگەز بوویتایەوە. بەریرە ئەفەرمێ ئەتەئمڕونی، ئایا فەرمانم پێ یەکەی؟ یعنی ئەگە فەرمانە جێبەجێ یەکەم هەرچەند بە دڵیش حەزم لەو پیاوانە بێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینەما ئەنە ئەشفع، من تەنها تکا ئەکەم بۆ وإلا فەرمان ناکەم. یەکێکی دیکە لەو بەڵگانە کە
دەیسلمێنێت هاوڵانی پێغەمبەر صلی الله عليه وسلم تێگەیشتون لە پێگە جیاجاکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم فرمودەیەکە کە لە صحیحدا هاتووە پێشەوا مسلم لە ئەبو طوفەیلەوە ئیجێڕێتەوە دەڵێت پرسیارم کرد لە عەبدوڵڵای کوڕی عەباس وتم أرأيت هذا الرمل بالبيت 3 أطواف ومشي 4 أطواف أسنة هو فإن قومك يزعمون أنه سنة قال صدقوا وكذبوا الله أم گورگەلۆقەیە بە دەوری کەعبەیە 3 جار و دوای ئەوە 4 جار ڕۆشتنی ئاسایی ئایا سنەتە قەومەکەت پێیان وایە کە ئەمە سنەتە ئەو فەرمێن صدقوا وكذبوا الله وتم ما معنى صدقوا وكذبوا قال إن رسول الله صلى الله عليه وسلم قدم مكة فقال المشركون إن محمدا وأصحابه لا يستطيعون أن يطوفوا بالبيت من الهزل وكانوا يحسدونه فأمرهم رسول الله صلى الله عليه وسلم أن يرملوا 3 ويمشوا 4 يرى الله بيغمبر صلى الله عليه وسلم فتح مكة كرت يا صالك ديك بو عمرة القضاء هاد بو مكة اختلافي تدايا مشركان ياوت رأي الراجح ويك صالح عمرة القضاء بوا محمد وشن كوتواني ناتوانا طواف كان بدوري كعبة لا وازبون لمدينة أو هاي مدينة بيناكبه پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لە بەڕەتدانەوەی تێگەیشتنەکەی ئەوان 3 جار بە سەریعی بە دەوری کەعبەیە بڕۆن ئەبوو طوفەیل دەڵێ لە عەبدوڵڵای کوڕی عەباسیشم پرسی وتم بە هەمان شێوە سعی نێوان سەفا و مەڕوا کە قەومەکەت پێیان وایە سنەتە ئایا سنەتە عەبدوڵڵای کوڕی عەباس دەڵێت صدقوا وكذبوا ئەڵێ یعنی چی صدقوا وكذبوا دەڵێت پێغەمبەر صلی الله عليه وسلم لە فەتحی مەککەیە کاتێکە ویستی سعی نێوان سەفا و مەڕوا بکە هەموو خەڵک دەوریان لێدا تەنانەت گەورەکچەکان لە ماڵ هاتبوونە دەرەوە دەیانوت هذا محمد هذا محمد پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیتوانی بە پیان سعی نێوان سەفا و مەڕوا بکە بۆیە سواری وڵاغ بوو بە ناچاری لە کاتێکا بەڕێزان زانایانی هەر 4 مەذهەبەکە لە خاڵی یەکەمە مەسەلەی تەواف 3 شەوڵی یەکەم بە گورگەلۆقە پێیان وایە سنەتە قسەکەی من لەسەر ئەو نییە سنەتیاننا عەبدوڵڵای کوڕی عەباس دەفەرمێ سنەت نییە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەبەر ئەو هۆکارە ئەوەی کرد ئەم کۆمەڵە بەڵگەیە و چەندین بەڵگەی دیکە وای کردوە کە زانایان لەبەر ڕۆشنایی پێگە جیاوازەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کۆی فەرمودەکان دابەش بکەن بۆ سەر 3 جۆر فەرمودە بەڕێزان یەکەمیان ناتەشریعی کۆمەڵە فەرمودە هەیە تەشریع نییە ئەسڵەن پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک حاڵەتی تایبەتی خۆی هەبووە یا هەر تەشریع نییە یا تایبەتەوە بەخۆیەوە وەکو سەومی وصال و وەکو شەو نوێژ و إلى آخره هەندێکی دیکە هەر تەشریع نەبووە خۆیشی کردبێتی چونکە فەرمانی پێ نەکردووە بە مەبەستی تەشریع نەیکردووە وەکو هەندێک عاداتی خۆی جۆری دووهەم تەشریعی گشتی کە ئەمەیان زۆربەی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەگرێتەوە چونکە ئاشکرایە یەکەم وەزیفەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بریتیە لە بەیانی ئەحکامی شەرعی بۆیە طبیعیە زۆربەی فەرمودەکانی لە جۆری دووهەمن جۆری سێهەم ئەوەی کە گرنگە و من لێرە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم بریتیە لە تەشریعی تایبەت پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێک کاری کردووە ڕاستە تەشریع بووە بەڵام تایبەت بووە بە زەمانێک یاخود مەکانێک یا بەبوونی بەرژەوەندیەک ظروف و ملابەساتێک یا بە هەندێک کەسی دیاری کراوە ئەو فەرمودانی کە دەچنە بازنەی تەشریعی تایبەتەوە بریتین لە هەموو ئەو فەرمودانی یا زۆربەی ئەو فەرمودانی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو ئیمام و پێشەوایەکی سیاسی کردوێتی لە سەردەمی خۆیدا معلومی بەڕێستانە کە هەموو بڕیارەکانی چوارچەوەی ئەحکامی ئیمام و سیاسە مستەنەدەکان مەسلحەت بووە بۆیە ئێمە هەڵەیە ئەگەر بڵین ئەو فتوانەی کە مستەنەدەکەیان مەسلحەتە بە گۆڕانی مەسلحەتەکە دەگۆڕێن نەخێر ئەو فەرمودانەش کە مستەنەدەکەیان مەسلحەت یا عورف بووە بە گۆڕینی عورف و مەسلحەتەکە ئەو فەرمودانەش جەوهەرەکەیان دەمێنێتەوە بەس تەطبیقەکەیان دەگۆڕێت یەکێ لەو نمونانە بەڕێزان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ من قتل قتيلا له عليه بينة فله سلبه لە جەنگی حونەیندا واضحە ئەم فەرمودە ڕێگا ئەدا بە هەر کەسێکی کوشت هەچی پێوەی هەڵیگرێ بە خۆی بەڵام ئەم فەرمودە پێچەوانەی دەیان فەرمودەی دیکەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی قەدەغەی کردووە هەر کەسێ لە جەنگا هەچی بەرگر بە خۆی هەڵی بگرێ فەرمودەیەکی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێت الأئمة من قريش ئەم فەرمودەیە بەڕێزان هەندێک بە ظاهری تێگەیشتون وتیوانە ئەگەر بۆ نمونە لە کەنەدا لە ئیسپانیا مسلمانان زۆری نەبن ئەبێ قوڕەیشێک بەری لەوێ حکم بکە هەندێکی کە لەبەر عەقڵیان نەیبڕیوە فەرمودەکەیان ڕەت کردوێتەوە کە ئێمە بە پێی پێوەرە زانستیەکان هەر فەرمودەیەک صحیح و مافی ئێمە نییە ڕەتیکەینەوە وە کاکتۆر ئاماژەی پێدا ئەبێ بگەڕێی بۆ ظروف و مولابەساتەکەی سەبەبی ورودەکەی یان مەسلحەتی پشتی ئەم فەرمودە
ئەگەر سەیەکی الئیمەة من قڕەیش بەڕێزان بڕواڵەت تەشریعی ئەگەر بە پێی تێگەیشتنی ئێمە بێت بە تێگەیشتنە ڕواڵەتێکە تەشریعی نظامی طەبەقایەتی ئەکا چینایەتی ئەکا یاخو تەشریعی دەست نەکردنی دەسەڵات بەڵام ئەم فەرمودەمە بەس ئێوە نییە ئیبن خەلدون لە مقدمەکەیە دەڵێت هیچ حکمێکی خوایی بێ مەقسەد نییە مەقسەدی ئەوەی ئائیمە لە قوڕەیش بێ ئایا ئەوەیە کە پیرۆزن نەخێر غەڵەتە قوڕەیش لە هیچ هۆزێکی دیکە پیرۆزتر نییە بەگشتی خۆ نەیفەرمووە لە ئال و بەیتی من فەرمێتی لە قوڕەیش خۆ تەنها ئال و بەیتی ئەو ناگرێتەوە کەواتە حتمما حکمەتێکێ لەم فەرموودا کە بریتیە لەوەی ابن خەلدون دەڵێت لە سەردەمی پێغەمبەردا صلی الله عليه وسلم بەهێزترین هۆزی نیوەدوگەی عەرەبی قوڕەیش بووە هەر هۆزێکی دیکە حکمی بکردایە لە غەیری قوڕەیش یا ملکەچی نەدەبوو یا ئەگەر ملکەچیشی بوایە کەسەکە بۆ داردەستی خۆیان یاریان پێکرد بە کەیفی خۆیان بۆیە ئەم فەرموودە تەشریعی ئەوە ئەکا ئەبێ زۆرینە حکم بکات جا زۆرینە ئەو زەمان قوڕەیش بووە دەکرێت ئێستا کەسێکی دیکە بێ هۆزێکی دیکە بێ حیزبێکی دیکە بێت چونکە ئەم فەرمودەیە مستەنەدەکەی مەسلەحەتە کەواتە بڕواڵەت تەشریع نییە تەنها مەقسەدی پشت فەرمودەکە تەشریعە فەرمودەیەکی دیکە کە لە بواری قەزاوەتە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی هندی خێزانی ئەبو سوفیان هاتە لای پێغەمبەر صلی الله عليه وسلم وتی إن أبا سفيان رجل شحيح وليس يعطيني وولدي ما يكفيني إلا ما أخذت منه وهو لا يعلم فرمي خذي ما يكفيك وولدك بالمعروف أم فرموديا پێشەوا شافعی ڕەزای خوای لەبێ دەفەرمێت بەڵگەیە بۆ ئەوەی هەر ئافرەتێک هاوسەرەکەی نەفەقینێکیشا ئەتوانێت خۆی پارە هەڵگرێت لە ماڵی هاوسەرەکەی یا هەر کەسێک مافی لای کەسێک بێ ئەگەر مافەکەی بۆ نەژێڕایەوە ئەتوانێت خۆی بڕوات مافەکە وەرگرێتەوە بەڵام بەڕێزان ئەم فەرمودە تەطبیقکردنی بەو ڕواڵەتیەی کە هەیە لە فەرمودەکەیە کێشە دروستەکە ئەگەر من قەرزداری کەسێک بم نەیدەمەوە بە کەسەکە ئەو کەسە بێتە سەر ماڵی ئێمە خۆی پارەکە هەڵگرێت دواتر لە ڕووی قەزاییە و توش دەیان ئیشکالە بێت بۆم هەیە شکاتی لێ بکەم بۆیە ئەم فەرمودەیە ئیمامی مالک و بەشە لە حەنەفیەکان دەڵێن مادام پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی قاضیە فەرموویەتی تەشریعی عام نییە هەر ئافرەتێک هەمان مشکلەی هەبێ یا هەر کەسێ حەقی لای کەسێ بێ ئەچێ بەلای قاضی زمانی خۆی ئەکرێ ئەو ڕێگایەکی کێ بۆ نیشاندا فەرمودەیەکی دیکە ئەوەیە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاماژە بۆ دەکا کاتێکە حیوانی کەسێک چۆن ناو باخی کەسێکەوە زەرەدی لێدا پرسیاری لێ کرد فەرمووی عادەت وایە کە بە ڕۆژ خەڵک حیوانەکان دەبەستێتەوە یان بەرەڵای دەکات وتیان بە ڕۆژ خەڵک ئاگای لە حیوانی خۆی نییە حیوان بەرەڵا ئەکا مەفروزە خاوەن باخ ئاگای لە باخەکەی خۆی بێ دەفەرمووی کەواتە هەر کاتێک بە ڕۆژ حیوانی خەڵک زەرەدی لە باخی خەڵکیدا خاوەن حیوانەکە پێویست ناکا بیژمێرێ چونکە مەفروزە خاوەن باخەکە بە ڕۆژ ئاگای لە باخی خۆی بێ شێخی بڵقەینی دەڵێت ئەم فەرمودەیە بەڵگەیە بۆ ئەوەی ئەگەر عرف پێشەوانە بووە بە ڕۆژ خەڵک حیوانی خۆی لە ماڵ ڕادەگرت و بە شەو باخەکەی بەرەڵا دەکرد حکمی فەرمودەکە ئەگەڕێ عەکسە بێتەوە کەواتە بەڕێزان هەموو ئەو فەرمودانی کە لە جانبی تەشریعی تایبەتدا هاتووە یا تایبەتەوە بە کەسانێکی دیاری کراوە یان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە مەقامی نبووەتە نەیفەرمووە لە مەقامی سیاسەت و کاروباری دنیای فەرموویەتی ئەمانە بەو ڕواڵەتیە وەرناگیرن مەقسەدی پشتی فەرمودەکە تەشریعە بەس ڕواڵەتەکەی تەشریع نییە بۆیە ابن حەزم چەند ظاهریە لە فەرمودەی ئەنتم ئەعلەموا بئەمری دونیاکم ئەفەرمێت هەموو ئەو شتانی کە کاروباری دینی نین عەلاقەی بە مەسلەحەتی دنیاییەوە هەیە ئەگەر نەسێکی سەریح لەسەری نەهاتبێت مرۆڤەکان خۆیان حڕن دەستکراون لەوەی چۆن بڕیار ئەدەن بەڕێزان لە سەدەی چواردەیە لە سەدەی 21 و کۆچیە خەڵکێک مناقەشەی ئەوە ئەکا انتخابات دروستە یان نا ئالی حەل و عەقد دروستە ناوەکەی بگۆڕی یا حاکم چۆن عەزل ئەکرێ ئەم بابەتانە کە سیاسەی شەرعیە ئەو نەسانی کە لەسەری هاتووە نەسێکی قەطعی و ثبوتی و دەلالە نین زۆربەیان ظنی و ثبوتن زۆربەی هەر زۆریشان ظنی و دەلالن جگە لە ثبوت و دەلالەکە لە مەقامی دینیە نەهاتون لە مەقامی دنیاییە هاتون دەستکراوەی لەوەی چۆن لی تێ ئەگەیت بۆیە بەڕاستی من لە کۆتاییە دووبارە ئەکەمەوە لەسەر ئەو تێگەیشتنە ڕواڵەتیانە بۆ فەرمودە هاوتەریب لەگەڵ تێگەیشتنی نەیارانی فەرمودە هەردووچیان لە فەرمودە ئەدات فەرمودە پێویستە مرۆڤ لە مەقسەدەکەی تێبگات تەنانەت نەک فەرمودە ئاەتەکانی قورئانی پیرۆژیش بەبێ تێگەیشتن لە مەقسەدەکەی تطبیقکردنی عەشوایی کێشە دروست دەکات بۆ دینداری ئەقول قولي هذا وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم